ئەمڕۆ 2008 ڕۆژی شەهیدانی ئیسلام لە کوردستان. ئەمڕۆ کە لە غەزەش ڕۆژێکی تری شەهیدانە و لە بەیانیەوە زیاتر لە 200 شەهید و 500 بریندار هەیە کە 124یان حاڵیان زۆر خەتەرە بە بەردومانکردنی 30 شوێنی غەزە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیلەوە. خوای گەورە شەهیدانی ئێمە و شەهیدانی فەڵەستین و شوێنەکانی تریش قبول کات و خوێن و فرمێسک و ئارەقی سەنگەرنشینانی ئیسلام بکاتە مایەی بەرەو پێشچوونی قۆناغێکی تری ئومەتەکەمان بەرەو تەمکین، بەرەو دەسەڵات، بەرەو هێنانەوەی خلافەت ئینشاء الله تعالى. من لە سەرەتاوە باسێکی شەهید و ئەحکامەکان یەکەم بۆ ئەوەی هەروەکو دەرسێکی شەرعی سوود لە کاتەکە وەربگرین و هەروەها بشزانین کە ئەو کەسەی ئێمە پێی ئەڵێن شەهید و ئەحکامی شەهیدی بەسرە ئەچەسپێنین ئەم زاراوە شەرعیە بە هێزەی ئیسلام کە هەموو کەس خواخوایەتی وەری بگرێ لە علمانی و غەیرە علمانی تەنانەت کۆمۆنیستەکانیش ئایا چی ئەگرێتەوە کە ئێمە جێی خۆیەتی بایەخێکی زۆرتری پێ بدەین. بۆیە ئەم ڕۆژ 12 لە یادی شەهیدانی سەربەرزی سەری ماکۆکمانە کە بەدەستی جەبار فەرمان دوای ئەسیرکردنیان شەهید کران واتە مەلا شەریف و براکانی. ئێمەش پێمان باشە ئەو ڕۆژە بکەین بە یادی شەهیدانی ئیسلام لە کوردستان، ئەو شەهیدە سەربەرزانەی لە پێناوی بەرزکردنەوەی ئاڵای لا ئیلاهە ئیلا اللهدا گیانی خۆیان بەخت کردووە و ئەوانەی تریش کە وعدیان بەخوای پەروەردگار داوە کە لەسەر ئەو ڕێبازە بمێننەوە و لا نەدەن.